شي لبرنامج ئەوەی کە باسی ئیرادەیە نووسی بووم فعلا هەمومان هەست بەوە دەکەی دێروتەسەدە پوختە شتێکی باشیان کردووە لە ڕاستیان ڕێکخراو زۆرن بەڵام ئەوانەی کە چالاکن دیارە زۆر کەمن ئەنجومەنی وەزیران 15 کۆبوونەوەی ئەنجام داوە جگە لە مانجی ئاب کە ئەنجومەنی وەزیران دەرفەتیدا بە وەزارەتەکان بۆ ئامادەکردنی کارنامەی خۆیان هیچ کۆبوونەوە نەکرا لە مانگەکانی تر ئەگەر سێ بکەین لە مانجیدا 4 کۆبوونەوە کراوەکە بەرزترین ڕێژەیەوە تا ناوڕاستی مانجی یەکیش 2 کۆبوونەوە کراوە و ئەوانی تریش 3 کۆبوونەوە 2 کۆبوونەوە کراوە ئێمە بە بەراورد لەگەڵ کابینەی پێشوو هەست دەکەین لەو ڕۆ بەرەو پێشچوون هەیە کە کابینەی پێشوو لە ئەنجامدانی کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران بە بەراورد لەگەڵ ئەو کابینەیە ینی کەمتر کۆبوونەوەکان دەکرا و ئەو کۆبوونەوانەی کە تایبەت ئەنجومەنی باڵایەوە بەرهێنان لیژنەی کۆکردنەوەی داهات لیژنەی هەمانجینیان حکوومەت و پەرلەمان و لیژنەی باڵای ئابووری و لیژنەی دانوستانی نێوان حکوومەت هێرێم حکوومەتی عێراق ئەم کۆبوونەوانە شکراون لە مای ئەو 6 مانگە بەڵام ئەوەی تێبینی ئێمە هیچ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێمی کوردستان نەکراوە کە ئێوە زان تاوەکو ئێستا وەزیری سامانە سروشتەکانیش دەست بەکار نەبووە و ئەم راپۆرتانە کە لە ئەنجومەنی وەزیران پێشکەش کراون کە نامێ زۆر کاتیان پێ بکوژم لەلاتان هەنا و ئەو پرۆژە یاسای چاکسازی لەو ماوەیە کە حکوومەت ئاراستەی پەرلەمانی کرد و پرۆژەی پەیڕەوی خێزانی جێگرەوەکەوە تایبەت وەزارەتی کار و چوارچێوەی گشتی بۆ کەرتی گشتی و کەرتی تایبەت و یاسای خانشین دەستەبەری کۆمەڵاتیکەوە گفتوگۆی لەسەرکراو لەگەڵ کۆمەڵێک بابەتی تر پەیوەنددارە بە پڕکردنەوەی فۆرمی ئاشکراکردنی سامان تاوەکو ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران و 3 وەزیر تاوەکو ئێستا فۆرمەکان پڕ نەکردوێتەوە ئەو بەڕێزانە کە وەزیرەکان تر زۆربیان فۆرمەکان پڕ کردوێتەوە کاتیش ماوە ینی بۆ تاوابوون ماوە یاسای بۆی کە ئەو فۆرمی داراییە پڕ بکرێتەوە لەسەر مەسەلەی چەسپاندنی شەفافیەت لە بواری داهاتەکانی نەوتی هەرێم تاوەکو ئێستا لە ماوەی دەست بەکاربوون کابینەی نوێم کۆمپانیای دیلۆیت کە چاودێری و وردبینی داهاتی نەوت دەکات هیچ راپۆرتێکی بڵاو نەکردوێتەوە و وەزیری سامانە سروشتەکان هێشتان دیاری نەکراوە باسمان کرد ئەنجومەنی باڵای نەوت و گاز کۆ نەبووتەوە و استراتیزیەتێکی جیاواز نییە ینی بۆ من ئەگەر راپۆرتەکان دیلۆیتیش بڵاو بکرێتەوە استراتیزیێکی وازح و جیاواز نیە لە کابینەی پێشوو لەسەر مەسەلەی چۆنیەتی بەڕێوەبرنی کەرتی نەوت لە هەرێمی کوردستان کە ئەمە زۆر گرینگەوە خەڵک ڕخنەی زۆر لە بوارەیە گرینگە کابینەی نوێم لە کاتی دەست بەکاربوونی وەزیری نوێ استراتیزیەتێک ڕابگەن کە هەم ئەمە باسمان کردوە لەو بنەمانەی کە زۆر گرینگە بنەمای EITI کە پیشەسازی و دەرهاتوەکان کە ڕێککەوتنێکی جیهانیە کە کۆمەڵێک خاڵی دەستنیشان کردەوە لە راپۆرتەکە هەیە کە چۆن تۆ کەرتی نەوت و غازی خۆت ڕێک دەخەوە